ئازیزان وەک دەبینن لە هەرێمێکی دەوڵەمەند بە هەموو پێدراوە سروشتیەکان ئێمەی هاوڵاتیان بەگشت چین و توێژەکانەوە دووچاری دۆخێک کراوین کە وەسفی شیا و بە مرۆڤ و مرۆڤایەتی نییە. ئێوەی ئامادەبوو لێرە و هەموو ئەوانشی کە بە هەر بیانوویەک ئامادە نەبوون گەر بێدەنگ بین لەم ستەما ئابووری و کارگێڕیەی لێمان دەکرێ دڵنیابن بە قۆناغێک دەگەین کە ڕاستکردنەوە و دەربازبوون لێی دەبێتە مەحاڵ. چونکە ئەمەی ئێستا بەرهەمی 30 ساڵ مۆڵەتدان و چاوەڕوانی بوو بە هەموو ئەو هێزە سیاسیانەی کە ژیانی تاک بە تاکیان وێران کردین لە پێنا و بەرژەوەندی کەسی و حیزبی و بازرگانی و چەندەها بەرژەوەندی دیکەی خۆیان. ئێمە لەم هەرێمە ڕەنگە بە درێژایی تەمەنی دەوڵەتی عێراقی و بە هەموو حکوومەتە یەک لە دوای یەکەکانەوە گرفتی ژیانی ئابووریمان نەبوو بێت. ئەوەی دەمانەویست ئازادی و سربەستی و بەشکۆ ژیان بووە. لەو پێناوەشدا ماڵ و خێزانی کورد نییە باج و خوێنی ئەزیزانی نەبەخشی بێ. کەچی لە ئێستادا ئەوەی مەحرومە خەڵکی ستەمدیدە و ماڵوێران کراوە و ئەوەشی بێباکە لە ژیان و گوزەرانی هاوڵاتیان ئەوانن کە 30 ساڵە نەیانتوانیوە کارێک بکەن مرۆڤی خاوەن ئابڕوو بتوانێت داکۆکیان لێ بکات. ئەو ژیانەی ئەمانە بۆیان بەرهەم هێناوین ژیانێک نییە شیا و بە مرۆڤ بێت. بەڵام ئێمە لێرەین تا پێیان بڵێین بوەستن. ئێمە ئەمانەوێت وەک مرۆڤ بژین. ئێمە لێرەین بەبێ ڕەچاوکردنی بڕوا و ئینتیما و حیزب و گروپ تەنها وەک مرۆڤ لێرەین و دەمانەوێت مرۆڤ بوون کۆمان کاتەوە. دەمانەوێت بە هەموو ئەوانە بڵێین کە هۆکاری ئەم کولەمەرگی و چارەڕەشیەن ئێوە وەفاتان نەبۆ خاک و نەبۆ شەهید و نەبۆ جگەری سوتاوی دایک و نەبۆ پشتی کۆمبووی باوک نەبووە و نابێت.